دیارە بەهۆی قەیرانی داراییەوە لە سنووری قەزای کفری و ناحەکانی زیاتر لە 30 پرۆژە کارکردن تێدا ڕاوەستا، بەڵام هەردوای ئەو ماوەیە بە خۆشحاڵیەوە زۆرێک لە پرۆژەکان چۆ بواری جێبەجێکردنەوە ئەتوانم بڵێم دوو لە سەرسی پرۆژەکان کارکردنتیا بەردەوامە بەشێک لەو پرۆژانە نزیکەی 9 پرۆژەی کارکردن تێدا تەواو بوو و ئێمە وەکو حکومەت وەرمان گرتووە و خراوەتە خزمەتی گشتیەوە بەشێکشی 8 پرۆژە ئێستا لە کارکردنایە لە ئایندەیەکی نزیکدا وەردەگیرێن و لە ئێستادا کارکردن لەو پرۆژانەی وەک باسم کرد بەردەوامە ومێ دەکەین لەم ساڵدا بجە بۆ ئەو پرۆژانەی تر داوین بکرێت لەلایەن حکومەتەوە بۆ ئەوەی هەموو پرۆژە کۆنەکان کە بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیرا بوو بچێتە بواری جێبەجێکردنەوە و بە خۆتان ئەزانن بەشێک لەو پرۆژانەی کە ڕاگیرا بوو پرۆژەی استراتیژی بوون وەک پرۆژەی بەنداوی بە ئاوەسپی پەنداوی خۆنەوازان و ڕێگەی نێوان کفری کەلار کە یەکێک لە ڕێگە استراتیژەکانە شاری کفری دەبەسێتەوە بە خواروو ناوەڕاستی عێراقەوە. ئەمە لەلایەک و لەلایەکی تر ئەو پرۆژانەیەش وەک ئاماژەمان بۆ کرد کە ڕاگیرا بوو پرۆژەی تەواوکارین واتە ئەو گەڕەکانەی کە پرۆژەی ئاو پرۆژەی کارەبا و پرۆژەی شارەوانەکانی هەبوو بەڵام ئەم پرۆژانێک کە تەواو بێت دەبێتە پرۆژەی تەواوکاری واتە قیتاوکردن و ئاوەڕوو هەموو پرۆژەکان بە تەواوەتی لە گەڕەکانە تەواو دەبن.